وەرن با جارێکی تر ببینەوە بە خۆمان. وەرن هەموو گەل پێکەوە لە نەزانی، توند و تیژی، دەمارگیری، قین، نەفرەت و حەسوودی خۆمان پاک بکەینەوە. لە چوارچێوەی ڕووتەختی دینی و ڕەنگە میلیەکانمان سەر لە نوێ ببینەوە خۆمان. چەشنی ئەوەی چ لە ئەنجام بدەین، شەو و ڕۆژ بەردەوام لە دژی ئارەزوە نەفسانیەکانمان بوەستینەوە. هەناسەیەکی ئاسوودەیی بە بەردڵان و ڕۆحەکانماندا بهێنینەوە. وەرن با جارێکی تر لە بەرامبەر تەواوی گەمە تاریکەکانی نەفس و شەیتان کەوا ئێمەیان لە جەنابی حەق دوور خستووەتەوە و کردویانین بە دیلی جیسمانیەت بڵێین ئیتر بەسە. بەهێزی ئیمانمان ڕوو لە دینامیکەکانی ناخمان بکەینەوە کەوا بە بنەماکانی جێدەرکەوتی ئەحسەنت تەقویم ئەژمار دەکرێن و قودرەتی بێکۆتا وەک چرۆیەک لە چێتی ئێمەدا دایناوە و لە تەواوی جیناتەکانماندا نەخشاندوویەتی. هەتا لەم ڕێگەیەوە داخوازیە تایبەتیە مرۆییەکانمان جێبەجێ بکەین. لە ڕاستیشدا لەم ڕۆژە هەستیارانەدا کەوا لە ئێستادا پێیدا تێدەپەڕین، گەرتەواوی زانست و دابوونەریت و دەستکەوتە مرۆییەکان بە مرۆڤ و گەردون و پەیوەندیمان بە ئەفرێنەرەوە نەبەستینەوە و ڕوومان لە زانست و معریفەتی ڕاستەقینە نەکەینەوە. بابەتی ئەوەی ببینە قوربانی هەندێک وەهم لە ژێرناوی زانست و لە تافی برنەوەدا تووشی دۆڕان بین و بکەوینە ناو حاڵی ئەو کەسە بەدبەختەی کەوا لە ئاەتێکدا لەبارەیەوە دەفەرموێت تۆ حاڵی ئەو کەسەیان بۆ باس بکە کە فەرمانەکانی خۆمان پێبەخشی، ئەویش دواتر خۆی لێداماڵین و پشتی لێ هەڵکردن. ئەو سائیتر شەیتان شوێنی کەوت و دایە پێش و چووە ریزی سەر لێ شێواوانەوە. کارێکی حەتمی دەبێت. بابەتی ئەوەی زانستەکانمان بۆ وەهمەکان وەربچەرخێن، حیکمەت و دانایی بۆ شتانێکی بێهودە بگۆڕێن و ڕێک وەک سەرچاوەیەکی دوودڵی و گومانیان لێبێت. دواتر تەواوی بوون و شتەکان حاڵی جەنازەگەلێکی داسڵەچێنەر وەربگرن و ترس و تۆقان بە ناخماندا هەڵبڕێژن. ئاشکرایە کەوا زۆر ترسناکترە لەوەی نەزانینێکی سادەمان هەبێت. بابەتی ئەوەی دەستکەوت و زانستگەلێک کەوا بێ ئامانج و بێغایەن، مرۆڤ لەگەڵ کرۆکی خۆشیدا دەکەنە بێگانە و لە حەقیقەتی بوون و ڕاستیەکانی دوور دەخەنەوە. یەکێک لە شاعیرە ناسراوەکانمان بەم شێوەیە گوزارش لەو بابەتە دەکات: نەخوێندەوار بمێنیتەوە و وابەستە بە جازیبەی دین بیت، باشتر نییە لەوەی زانا بیت و بچێشیت عەزاب. مادام وهایە کەوا تا وەرن با بزانین کەوا دەبێت چی بزانین، هەوڵی کەشفکردنی کرۆکی خۆمان بدەین، ویژدانەکانیشمان دەست دەنێ و دەستی یەک بەرەو معریفەت بخەینەگەڕ، دڵمان لەگەڵ یەک پێکەوە بەرەو جەنابی حەق بەڕێ بکەوین، وەک چۆن ئاوەکان لە ڕێگەی هەڵگەڕان و سوڕانەوەی بەردەوامەوە لە ڕێی گۆڕانکاری بەردەوام بەرەو ئەمانەکان بەڕێ دەکەون. پێویستە هەردەم بڵێین ئێمە هەمومان هەر لای ئەڵڵاوە هاتوین و ڕۆحمان بە فیدای ئەو، سەربەو بوو نەبێت و بێگومان بۆ لای ئەویش دەگەڕینەوە. بەم تێبینیەوە هەوڵێکی جددیتر بۆ ئەوە بدەین کەوا نرخی بوونمان بۆ سەر و هەموو نرخەکان بەرز بێتەوە، بە قۆناغی یەک لە دوای یەکدا تێبپەڕین و شکڵێکی گونجاو لەگەڵ چیەتی خۆمان وەربگرین، بگەین بە ئاسۆی ڕۆحی خۆمان و لەگەڵ کرۆکی بوونماندا یەک بگرینەوە. بەڵێ دڵۆپەکانی ئاو لەسەر شێوازی دڵۆپەی بچووک بچووک لە دەریای عومان جیا دەبنەوە، لە ڕێگەی بەکارهێنانی موزەکەیانەوە هێندەی چیەتی خۆیان ڕێگەیان دەدا، بەسەر کۆسپەکاندا دەپەڕنەوە، دەگەن بە خاڵی مۆلەقی خۆیان. لەویشەوە دیسان لەگەڵ یەکتری یەک دەگرن و چیەتیەکی جیاواز لە هەڵم وەردەگرن. لە دوای ئەوەش بە تێپەڕین بەناو 1001 گەمەی هەورە بروسکە و تیشک دیسان سەر بەرەو خوار دێنەوە نەو ئامێزی خاک. لە قوڵایی ژێرزەویشدا کەوا گەنجینەکانی ئاو کەم بووەتەوە یان تەواو بووە، دیسان پڕی دەکەنەوە، بەهانای پێدەشت و دۆڵەکان ڕادەکەن کەوا وشک بوونەتەوە و جگەریان سوتاوە. دەموچاوی باخ و بێستانەکان دەخەنە پێکەنین، بە هەر شوێنێکدا تێدەپەڕن، بە زەردەخەنەوە سەیری دەموچاوی ئەوان دەکەن کاتێک تەماشایان دەکەن. ئیدی لەگەڵ هەمووشت و کەسێکدا دەبنە دەست لە ملانی یەکتر و بە شەفقەتەوە باوەش بۆ هەموو محتاجەکان دەکاتەوە بێ ئەوەی جیاوازی لەگەڵ کەسیاندا بکات. گەرمای هەموو لایەک دەڕەوێنێتەوە، دواتریش سەر لە نوێ بە ئارەزوێکی قوڵی سەر لە نوێ یەکگرتنەوە و سەودای گەیشتنەوە بە حەوزی خۆیان
زێو ڕووبارەکان پێک دەهێن و بە خوڕەی میوزیکە جیاوازەکانیانەوە ملی ڕێگەی دەریا و دەریاچەکان دەگرنەبەر. هەموو کاتێک چاویان لەسەر قوڵاییەکانی کەش و هەوای ئاسمانە، چاوەکەی تریان لەسەر بەرفراوانیەکانی زەویە. بە عەشق و شەوقێکەوە کەوا بڕانەوەی بۆ نییە، خەریکی هەڵگەڕان و داگەڕان دەبن لە نێوان ئاسمان و زەویدا. هەروەها بێ ئەوەی بەهۆی ئەو کارانەی ئەنجامیان داوە مێشتی مرۆڤەکان ببن، بێ ئەوەی کەس بێبەش بکەن، هەموو کەس، هەموو شتێک، هەموو شوێنێک دڵخۆش دەکەن و دەموچاوی تەواوی محتاجەکان دەخەنە پێکەنی. پاشان هۆشداری بە ئینساف و مرۆڤایەتیمان دەدەن و بانکێشتمان دەکەن بۆ ئەوەی حەقی ئیرادەمان بدەن. لە ڕاستیدا بە گیاندار و بێگیانەوە تەواوی ئەوەی دە سیستەمی ژینگەیی دابوونیان هەیە، بە شێوەیەکی وەها دەست لە ناو دەستی یەک شان بە شانی یەکترن کە زیاتر لەوەی ئێستا بوونی نییە. بەڵێ لەو زیندەوەرە بچووکانەوە بیگرە کەوا ناگرنگ دیارن هەتا دەگاتە گیاندارە زەبەلاح و دێو ئاساکان، هەموو شت و مادەیەک وەک ئەوەی ئەندامی یەک لاشە بن لە چوارچێوەی پلانێکی دیاریکراودا هەردەم بەهانای یەکترەوە ڕادەکەن، دەستی یارمەتی بۆ یەکتری درێژ دەکەن، تەنانەت زۆر جار ژیانیان وابەستە بە ژیاندنی کەسانی تر بەسەر دەبەن و نمونەیەکی تەواوی یارمەتیدان و هەرەوەزیکردن دەخەنە ڕوو. خۆر بەو زەبەلاحی و گەرم و گوڕیەی خۆیەوە کەوا باوەش بۆ هەموو شتێک دەکاتەوە، چەشنی دایکێکی پڕشەفەقەت، هەموو شتێک و هەر کەسێک کەوا لە ژێر بەریانی کاریگەری ئەودا بێت دەخاتە ژێر باڵەکانی پارێزی لێکردنی خۆیەوە و بێ ئەوەی کەسیان بێبەش بکات هەمویان دەبینێت و چاودێریان دەکات. تەواوی داباری خۆی بەسەرسەری ئەواندا خاڵی دەکاتەوە، لەگەمە هەمە چەشنەکانی تیشک و ڕەنگەکانیەوە هاواری ئەوە دەکات کەوا ئامادەی جێبەجێکردنی فەرمانەکانیانە. خاک، ئاو، هەوا و تەواوی ئەو گەردی لە بچووکانەی ئەمانە دروست دەکەن چەشنی ئەوەی خزمەتکارێکی ئاشکرا بن بەهانای ئێمە و کەسانی ترەوە خەریکی ڕاکەڕاکن. قۆڵ و باڵیان گرتوێتەوە بۆ ئەوەی ئێمە بەردەوامی بەبوون و ژیانمان بدەین. باخ و بێستانەکان ئەو میوە و سەوزانەی لەم باخ و بێستانەدا بوونیان هەیە چەشنی ئەوەی خوانێکی ئاسمانی بن بەردەوام لە بەردەممان ڕادەخرێن و هەڵدەگیرێن. نایابترین شێوازی میوانداری پێشکەشی ئێمە دەکەن بە ناوی ئەو هەماهەنگیە گشتی کەوا لە گەردووندا هەیە، هەستەکانی یارمەتیدانی و پاڵپشتیکردنی یەکتری بە گوێکانماندا دەچرپێن و دڵەکانمان بۆ گەیشتن بە بەها باڵا مرۆییەکان هۆشیار دەکەنەوە. مادام وهایە وەرن لەگەڵ تەواوی بوونەوەران و شتەکان، هەروەها تەواوی ڕۆحانی و فریشتەکانی پشتبوون و شتەکان دەست لە ناو دەستی یەکتر بکەین، دڵمان لە ناو دڵی یەکتر بکەین و بەو پەڕی گیانمانەوە باوەش بە یەکتردا بکەین، بە عەزمی ئەوەی حەقی ئیرادەی خۆمان بدەین، هەزگەلێکی ئاژەڵی وەک قین، نەفرەت، هەڵپە، دوژمنایەتی و شەهوەت لە ناو ناخماندا تووڕ بدەین، هەوڵی ئەوە بدەین شان لە شانی ئەو هەوا بێگەردەی لە ڕۆحانیەکاندا بوونی هەیە ملی ڕێگە بگرین، هەوارگەکانمان لە ئاسۆی دڵ و ڕۆح هەڵ بدەین و بەڕووی حەقدا کراوە بوەستین. دواتر لەو جوانیانەی کەوا لە ئاسمان و زەویەوە دەڕژێنە ناو ناخمانەوە، لەو گوڵانەی جیهانی لاهوتیەت کەوا دەستیان لێ نەدراوە چەپکە گوڵێکیان لێ ئامادە بکەین، خۆشی و شادی جەژنێک بکەین بەو دڵانەدا کەوا برسی خۆشەویستی و جوانی. وەرن لەو زیندانە بەرتەسک و لە هۆشبەر و خەنچێنەرەی جیسمانیەت و نەفسانیەت خۆمان قوتار بکەین، کەمێک لە هەرێم و فەزای ئاسوودەی ڕۆحەکاندا لە شەقەی باڵ بدەین و پەرواز بکەین، بەردەوام بۆ خودا کارەکانمان برێسین و هەر لە پێناو ئەودا دەستی پێ بکەین، لە پێناو ئەڵڵا چاوپێکەوتن ئەنجام بدەین، لە پێناو ئەودا قسە بکەین، لە هەموو ڕەفتارێک خۆمان بە دوور بگرین کەوا بەرەو ڕەزامەندی ئەومان نابات، تەواوی تەمەنمان بۆ ڕەزامەندی ئەو تەرخان بکەین، دەستەکانمان، پێیەکانمان، چاوەکانمان و گوێیەکانمان، دەم و زمانمان بە داواکاریەکانی ئەوەوە ببەستینەوە، لە هەموو لەڤین و هەنگاوێکماندا جارێکی تر هاواری ئەوە بکەینەوە کەوا ئێمەین بەندە ڕازگۆکانی ئەو، هەتا ئەو کاتەی تەمەنمان هەیە هەر بە عەشقی حەق و خۆشەویستی مرۆڤایەتیەوە هەستین و دانیشین، ئەو کاتەی لە دونیاش دەڕۆین و بەجێی دەهێڵین هەر وەک شەهیدێکی عەشق و خۆشەویستی بڕۆین، بە شعوری ئەوەی بەرەو ئەو جیهانە دەڕۆین کەوا ڕۆحانیەکان تێیدا دەفڕن، نەشەی دەردەستی بوونێکی جیاواز بخەینە ڕوو. وەرن
بە تەواوی خودمانەوە ڕوو لە جەنابی حەق بکەین و پێی بگەین. لە ڕوانگەی گەیشتن بە خاڵێکی لەو شێوەیەش تەواوی ئەو شتانەی شایەنی لە بیرکردنن بە تەواوی لە دڵمان دەریان بهێنین و تووڕیان بدەین. ئەو شتانەشی کەوا شایەنی دەستپێوەگرتن و پارێزگاری لێکردنن چەشنی بیلبیلەی چاومانن لە گیانمان ئازیزتر بیانگرین. لە مەحرەمترین شوێنی سینەماندا دوور لە دەستی شەیتان و نەفسمان بیان خەینە ژێر پارێزگاریەوە، هەتا پێی نەگات هیچ هزرێکی خائین و دەستی زاڵمێک، هەتا پێی نەگات هیچ کردارێکی نەفرین لێکراو. وەرن بە نەشوەی شەبی عەروس و قوڵی ئیمانەوە لە ویژدانەکانماندا هەست بە هەیەجانی گەیشتن بە جەنابی حەق بکەین. ئەم نەشوەیەش بە ئەدای بانگەوە لە بەرزترین ترۆپکەکانی سینەماندا هاواری بکەین. بەستەیەکی ئەزەلی تازە و نوێ بە تەواوی ئەو گوێیانەدا هەڵ بدەین کەوا بەڕووی 1001 ژاوەژاوی بێگانەدا کەڕ بوون. بە تەواوی ئەو گوێیانەدا ئەم بانگە هەڵ بدەین و لە نێو تەواوی دڵەکاندا جۆش و خرۆش کوڵ بسێنێت. لەلایەکەوە بە فرمێسکی چاوەکانمان تەواوی ئەو پیسی و چەپەڵیانەی بە ڕوخسارمانەوەن پاک بکەینەوە. لەلایەکی ترەوە سینەکانمان بە هەیەجانی مەحرەمترین هەستەکانەوە هێندەی دەتوانین بهێنینە جۆش و خرۆش. بە تەواوی سەمیمیەتمانەوە بڵین دڵ گەر ماڵی خوددا بێت، ئەوە لە تەواوی چەپەڵی خراپەکانمان پاکمان کردەوە. ئەی گیان، ئیتر بەڕووی ڕۆحماندا هەڵبێ، ئەوەمان پێ بگەیەنەکەوە بە تەنیانی دڵەکانمان بە معریفەتی خۆت تێر بکە کەوا بە تاڵترینی غوربەتەکان تووشی لول پێچ خواردن بووە. بەم شێوەیە جارێکی تر بانگی بوونمان بە هەموو جیهاندا هەڵ بدەین. وەرن چی دەبێت؟ با باوەش بە گیانێکی وەهادا بکەین کەوا شایەنی لە ئامێزگرتن و یەکگرتن بێت و هەرگیز پەشیمانیش لە سەرنجامیدا بوونی نەبێت. بەڕای من ڕزگاربوون لە چەپەڵی شتە تیاچوەکان و بردنەسەری ژیانێکی پاک و بێگەردانە چەشنی فریشتەکان هەر بەم شێوەیە دەبێت. وەرن با هەردەم لەم ڕێگەیەدا بین و ڕزگار بین لەوەی تیا بچین و بڕۆین. لە ڕاستیشدا ئەوانەی لە هاویندا لە دایک دەبن و لە زستاندا دەمرن، ئەوانەی لە بەهاردا نیگەرانی هاتنی خەزانی پاییز هەڵیان دەلەرزێنێ، شایەنی ئەوە نین دڵیان پێ بدەیت. وەرن لە بەرامبەر تەواوی مرۆڤەکاندا وەک درەختە بەردارەکان وەهابین و هەرچێک سەر بە کۆڵانی ئێمەدا بکات بەشتانێکی زۆر زیاتر لە سێبەر پاداشتیان بکەین، تەواوی داباری خۆمان بەسەریاندا هەڵبڕێژین. بێگومان لەو کاتەشدا خۆمان هەر دەست لە ملانی خاک بمێنینەوە. وەرن چەندین شتی وەک هێز، دەسەڵات، سەروەت، باڵادەستی و چەندین ئیمکانی ترکەوا لە ڕواڵەتدا وەک توخمی باڵادەستی دەبینرێن، وەک ئامرازی قەرزاری، خۆ بە هیچ زانین و خاچی بوون ئەژمار بکەین. تەواوی ئەم جێ دەرکەوتانەی کەوا ئەڵڵا وەک ئیحسان پێی بەخشیوین بە شعور و ئیدراکی وابەستە بەوەوە ببینین و بپێوین و هەڵسەنگاندنی بۆ بکەین. بیگۆڕین بە هەستی ئەوەی لە بەردەمی ئەودا ببین بە دوو کەرتەوە و تەواوی ڕەفتار و هەڵسوکەوتەکانمان بەرامبەر جەنابی حەق بە زمانی حاڵی ڕکوع و سوجدا لە بەرامبەر مرۆڤەکانیش بەڕێز و خۆشەویستیەوە بڕازێنینەوە.